بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوشحاڵم خزمەتتانە بۆ ساڵی دووەم شادەبم. خی گەورە پاداشتی و برایەن و ئۆرەخرا و کتابی ماندوونە ناسانە باتەوە کە لەم ڕێگەیە ساڵانە جەنابیان لەبیرە ئێمەشیان لەبیرە و کەس بە خۆمانە بین کە گەنجین لەناو ئەم جوانانەیە پیر نابین. خۆشحاڵین ئەگە بتوانین پەیامێک کە لە خیبرە و لە کەڵەکەبوونی زانیاری و لە دەرەنجامی پابندبوون بە ڕێبازێکی تایبەتەوە لامان گەڵاڵەبووە بە خزمەتی جەنابتانی بگەێنین. ویستانم حەزەکەم لە عوجالەیەکە پێتان بڵێم تۆ جیاوازی یعنی چی؟ بابەتەکە و ناونیشانی من بە ناونیشانی تۆ جیاوازیت. زۆر جار کەسێ بەخۆی ئەوترێ من جیاوازم یان پێی ئەوترێ تۆ جیاوازیت، بەڵام بابزانین ئەم واتایی کە ئێمە ئەمانوێ ئەم پەیامەی کە ئێمە ئەمانوێ بە جەنابتانی بگەێنین ناوزانکووە یعنی چی تۆ جیاوازیت. ئەکرێ ئینسان جیاواز بێ بڵێ، ئەکرێ هەموو کەسێک جیاوازی و تایبەتمەندی خۆی هەبێ بڵێ، ئەکرێ هەر کەسێک لە شتێکە خی گەورە بەهرەیەکی پێدا بێ ئەم بەهرەمە ئەم بەهرەیە تایبەتمەندی و ئیمتیازێکی بۆ دروست کردبێ کە تایبەت بێ بەم و لە خەڵکی ترانە بێ بڵێ. بەڵام بابزانین ئەوەی کە ئێمە مەبەستمانە لێرانەیە بە جەنابتانی بڵێین تۆ جیاوازی یعنی چی؟ جیاوازبوون هەموو جارێک عەلامەتی شازێتی نییە، عەلامەتی نایابی نییە، عەلامەتی باشی نییە. زۆر شت هەیە لە جیاوازە لە شتەکانی تر و کۆدێک و ڕقەمێک و سکانەرێکە تایبەت بەخۆی، ئەمیش بۆ خۆی جیاوازە. ئەتوانی بڵین ئەم ڕقەمە یاخود ئەم کۆدە لە سەرانسەری دنیاە جارێکی تر دووبارە نابێتەوە لەسەر سلعەیەکی ئاوا، بۆیە ئەمەش بۆ خۆی جیاوازە. بەڵام ئەمە ئایا پێوترێ جێی فەخر و شانازی ئەوەیە کە کەسەکە یاخود سلعەکە دڵی بەوە خۆش بێت کە ئەم جیاوازە؟ نەخێر. ئەکرێ تۆ لە ناو کۆمەڵە شتا جیاواز بیت، دەنگ و سەدا و ڕەنگێکت هەبێ جیاواز لەوانی تر، دڵت خۆش بێت جیاواز لەوانی تر، بەهرەیەکت هەبێ جیاواز لەوانی تر، زیرەکیەکت تیا بێ، جوانیەکت تیا بێ، پلەیەکت هەبێ، پۆستێکت هەبێ، دیاری و ناوداری و ناوبانگێکت هەبێ جیاواز لەوانی تر بڵێ. ئەم جیاوازەیە چی دروستی کردووە؟ کە خوای گەورە فەرمێ ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. هەموو بوونەوەر جیاوازی هەیە لەگەڵ یەکتریە، ئینسانیش کە بەشێکە لە پێکهێنارەکان و دروستکراوەکانی سەرزەوی و ئەم کەونە، ئەمیش بۆ خۆی جیاوازی خۆی هەیە. لە بینی خۆشمانە جیاوازی زۆرمان هەیە، ئەوە تا ئەبین بە ڕەگەز و ئەبین بە تیرە و ئەبین بە نەتەوە و دواتر لەسەر ئەساسی بنەماڵە و لەسەر ئەساسی خێزان جیا ئەبینەوە. و بابزانین جیاوازی من لەگەڵ خەڵکی ترا هەیە بڵێ. هەر لەو کاتێک کە قورئان ئاماژەی بەمە داوە کە بەلا قادرینە عەلا ئەن نوسەویە بەنانە، بڵێ هیچ ئینسانێک لە ئێمە ون نابێ تەنانەت ئەتوانین سەری پەنجەکانیشتان وەکو خۆی دروستکەینەوە، کە ئەمە ئاماژەیە کە لە ساڵی 1823 زانایەکی چیکی دۆزیەوە کە فەرمووی سەری پەنجەی هیچ دوو ئینسانێک تەنانەت دوانەش من لە یەکتری ناچن. ئەم سەری پەنجانە ئەگەر ژمارەی ئینسانەکانی سەرزەوی بگەنە 64 ملیار ئینسان دووبارەی تیا نابینیتەوە جارێکی تر. بۆیە بینی سەری پەنجە ئەمڕۆ پەنجەمۆر بۆ بە بەشێک لە ژیانی تۆ، لە لاشەی تۆ، لە تەوقیعی تۆ، لە ناسنامەی تۆ، لە پاسپۆرتی تۆ، لە ڕێگەدان و گوزەرکردنی تۆ. لە هەر شوێنێک ئاڵێن زەحمەت نەبێ پەنجەمۆرەکەت دابنێ، هەر چوار پەنجەت دابنێ، پەنجەیەکت دابنێ. کەواتە پەنجەمۆری تۆ جیاوازە لەوانی تر، کەواتە تۆ لەمەیە جیاوازیت. ئەم پەنجەمۆرەی تۆ هیچ کەسێکی تر بەشداری تیا ناکا، بۆیە ئەکرێت پەنجەمۆری تۆ بە شێوەیە بێ و عالەم هەمووی بەلایەک پەنجەمۆرێکی تری هەبێ. ئەم پەنجەمۆرە لە تەمەنی 27 ساڵیەوە کە تاقییان کردەوە دایان نا لە تەمەنی 82 ساڵی شاچێکیان کردەوە کە سێرەکەن هەر بە هەمان شێوەیە. کەواتە پەنجەمۆر نەگۆڕا، شتێکە سابت، ناسنامە و هەوەیەکە لە گیرفانی توێیە ناگۆڕێ و
بە سووتانیش ئەگەر لاشە قەول بێ پێز دروستکاتەوە لەناو ناچێت. بۆیە بینیت پەنجەمۆری ئینسانەکان بەو شێوەیەن خۆشەویستەکەم لە وردەکاریەک و بەڕاستی لە دیمەنێکی ناوازەیە خوای گەورە خەڵقی کردووە بۆ ئەوەی کە ئینسانەکانی پێ بناسرێنەوە. بۆیە بینی ئەمڕۆ خەریکن پەنجەمۆرەکانی ئێمە پابەند دەکەن بە شخصیەتمانەوە. ئەڵێن ئەوەی پەنجەمۆرەکەی حەلەزۆنی بێ شخصیەتی ئابەم شێوەیە هەڵەکەوێ، ئەوەی خڕ بێ بازنەی بێ ئابەم شێوەیە هەڵەکەوێ. ئەمیان تووڕە دەرەچێ، ئەمیان سەخی تەبیعەت دەرەچێ، ئەمیان زیرەک دەرەچێ، ئەمیان لەسەر خۆ دەرەچێ، ئەمیان پیاوێکی ئازای لێ دەرەچێ، ئەمیان کشێکی جوانی لێ دەرەچێ، ئەمیان کەسێکی بلیمەتی لێ دەرەچێ، ئەمیان کەسێکی داهێنەری لێ دەرەچێ. واتە محاوەلەیان کردووە تەنانەت پەنجەمۆرەکانیش لەگەڵ شخصیەتی ئینسانەکانە لێک بنەوە بزانن پەنجەمۆر چ ڕەبتێکی هەیە بە شخصیەت و کەسایەتی ئینسانەوە، بۆ ئەوەی کە جیاوازیەکە نەک تەنها لە پەنجەمۆرەکەیە دەرکەوێت، لەسەر شخصیەتی ئینسانی جارێکی تر ڕەنگ باتەوە. نەکرد پەنجەمۆر بەڕێزەکانم وردە وردە عیلم بەرەوە ئەو تێپەڕی کە بێت کۆمەڵێشتی ترکە کە پەیوەندی بە لاشەی ئینسانەوە هەیە لە هەموو بەشە جیاژیەکانی لەشە. بۆ نمونە هاتن بەسمەی لێویان وەرگرت، بەسمەی لێویان وەرگرت بزانین لێوی ئینسانەکان جیاوازیان هەیە لەگەڵ یەکتریا بڵێ بۆیان دەرکەو لێوی هیچ دوو کەسێک لە یەکتری ناچێ. خۆشبەختانە لێوی هیچ دوو ئافرەتێک لە یەکتری ناچێ. واتە ئەگەر بە فشەشەوە بڵێ وەڵڵاهی قەد لێ و برۆ و زمانی وا جوانم نەبینیوە سوێنیش نەخۆی سوێنەکە و ناکەوێت. بۆ چکە ئەمە حەقیقەتە، ئەمە ڕاستیەکی. ئەگەر کاتێ ویستت بە یەکێ بڵێیت ئەمەی تۆی تایبەتە بڵێ لێوی تایبەتە. زمانی ئینسانیش بەسمەیەکی تایە تایبەتە، لە هیچ زمانێکی تر ناچێ. جا لەمانە ئەو زمان و لێوەی سەوت دەرەکە سەوتی هیچ دوو ئینسانێک لە یەکتری ناچێ. نەبەراتی سەوت، بەسمەی سەوت، ساوند پرینتی هیچ دوو کەسێک لە یەکتری ناچێ. بۆیە ئەوانی کە لە ئیسرائیل محاوەلاکەن ناشتە فەڵەستینەکان بە سەوتیانە تەسجیلکەن نەک بە ڕەقەمی مۆبایڵەکانیانە کە ئەو سەوت و زەبزەبەیە لێ ئەدا یەکسەرە زان ئەوە فڵان کەس قسە بە تەلەفۆنەکەکە با تەلەفۆنەکەشی خۆی نەبێ بۆی کە مراقبەیان بخەنە سەر. واتە سەوتی هیچ دوو کەسێک لەسەر ئەم زەویە لە یەکتری ناچێت. وەیە سەوت لە هیچ شوێنێکی ئینسانە تێکەڵ نابێ. ئەتوانی سەوتی دوو کەس لە ناو ملیارەها کەسا دەربێنی بڵێ ئەم سەوتە جیاوازە لەم سەوتەی تریان. نەکرد ئەمە خۆشەویستەکانم تەنانەت پێی ئینسانیش قاچی ئینسانیش بۆ خۆی جۆرێ لە بەسمەی تایە، جۆرێک پەنجەکانت ئاوادا بنێ، قاچەکانت تونکە لە زەوی، ئەم قاچەی تۆ ئەم شوێن قاچەی تۆ لە شوێن قاچی هیچ ئینسانێکی تری سەر زەویدانێ. واتە ئەگەر بەسەر شۆستە و بەسەر جادەکانی زانکۆ و بەسەر شوێنەکانە ڕۆیشتی بزانە ئەم شوێن پێی تۆ لە شوێن پێی هیچ کەسێکی تر ناچێ، با تۆ بە شوێن پێی خەڵکا بڕۆی یاخود خەڵکیش بە شوێن پێی تۆیا بێ. خۆشەویستەکەم ئەگەر خۆت شوێن پێکانت بۆ خۆ هەڵەبژات ناچارە بی بە شوێن پێی خەڵکا بڕۆیت و کەسیش ئەو کاتە بە شوێنتان نایەت. بەڵام بزانە شوێن پێی تۆ جیاوازە، ناکرێتەوە وەکو خەڵکێبی کە هاتیت کە ناو زانکۆوە بڵێیت من ئەوکو فڵان کەسە بم، بۆ هەموو ڕەفیقەکانم هەروان، بۆ هەمویان جلیان ئابۆ شێوەیە، بۆ جگەلە و نێلگەلە ئەوانی داگرتووە، ئەی منی شەرۆکو نا تۆ جیاوازی، تۆ فەرقت هەیە لەگەڵ ئەوانە. تەنانەت شوێن پێی ئینسان، جوڵەی ئینسان، ئەوەی کە پێوتی هەنگاوەکانی ئینسان هیچ دوو ئینسانێ لە یەکتری ناچن. هەر یەکەمان ئینسانە ببینێ لە دوورەوەیەت ئەڵێ وەڵاهی ئەوە فڵان کەسە، ئەڵێن خۆیشتانە و بینیوە، ئەڵێ ڕۆیشتنەکەی لەوە چێ. ڕۆیشتنی ئینسانەکان جیاوازن لە یەکتری باد و خوشک و براش بن. باد و کەس بن کە کەپڵی یەکترین و قۆڵیان کردووە بە قۆڵی یەکاو لە کاتێکا ئەڕۆن، هەر یەکەیان بە تایمێکی و هەر یەکەیان بە هینی خۆی ڕوا لەوی تریان ناچێ. بۆیە دوایی کە هەڵێ وەڵاهی من تۆ زۆر بۆ یەک گونجاوین، دوایی کە جیا بینەوە ئەڵێ وەڵاهی من هیچ شوێنێکم لە تۆ ناچ، وەڵاهی جەنابی قازی ئەمە هیچ شوێنێکی نازانم، ئەمە بەس ئێمە خوامان یەکە. لەبەرەوە تەنانەت هەنگاوی ئینسانەکانیش هیچ دوو هەنگاوێک لە یەکتری ناچن. سوبحان الله. ئینسان کە بە ڕێگەیەکە ئەڕوا لە قاچێەوە عارەق دەرەچێ
ئەگەر عەرەقەکەی بکەی بە 1 گرام گرامەکەی بیکەی بە 1 بلیۆن بەشەوە 4 بەشی لێوەرگری لە کاتی هەر جوڵەیەکە 4 لەو بلیۆن بەشانە لەسەر ئەرزەکە ئەنیشێ. بۆیە ئەگەر مادەیەکی حەساس یاخود جاندارێکی وەکو سەگ بێنن بە شوێن پێکان تا چێت و قاچێ دۆزێتەوە ئەزانێ لە چۆ بۆ شۆڕۆ ئیشتویت. بۆیە تەنانەت عەرەقەکانیشمان کە لە قاچ و لە لاشەمانەوە دەرەچێ زۆر جیاوازە. بەڵێ بۆیە یاعقوب بەڵێ لە کاتێکا کراسەکەی یوسفی بۆ دێنن پاش چەند ساڵ لە دووری و لە غەریبایەتی ئەم بۆنی کراسە هەر نەگۆڕاوە. ئینسان باڵقە بێ بۆنێکی لێ دێ لە بنباڵ و لە شوێنەکانی ترێەوە ڕەنگەکەیە گۆڕێ و بۆنەکەشێ گۆڕێ. بەڵام ئەم باوکە کە یەکەم جار بۆنی ناوە بە یوسفۆ ئیستاکەنەش بۆری منداڵەکەی هەر لە بیر نەچۆتەوە. لە کاتێکا منداڵەکانی لە میسرەوە ئەگەڕێنەوە و کراسێکیان پێیە کراسەکەیان هێشتا پیشان نەداوە ئەفەرمێ ئینی لەئەجیدو ڕیحە یوسف لەولا ئەن تفەنیدون. من بۆنی یوسفەکەم ئەگەر لێم نەشارنەوە بۆنی یوسفی کوڕمەکەم هەتا ئەم بۆنە تایبەتە ئەم بۆنە لە هەموو کەسێک نایە لە 11 کوڕەکەی تر ناچێ. ئەم بۆنە بۆنێکی تایبەت لە مێشکی باوکە وا زەرنگاوەتەوە لە میمۆریەکەیە وا خەزن بووە یەکسەر چاویشی نەماوە یەکسەر ئەزانێ ئەم بۆنە هیچەیە. بۆیە بۆنی ئینسانەکان سابتە ناگۆڕێ. بۆنی تۆ لە بۆنی کەسێکی تر جیاوازە. هەموو ئەم جیاوازیانە لە شتێکا کۆمانەکاتەوە جیناتی ئێمە خۆشەویستەکان. بۆچی ئەمانە جیاوازین؟ لەبەرەوەی کە جین پەنێڵمان جیاوازە. هەر یەکەمان لەسەر جین و لەسەر خەریتەیە دروست بووین. بۆیە بەڵێ هەر یەکەمان سەر و لاشە و جەولوت و قاچ و جر و دڵ و جگەر و هەموو ئەمانەمان هەیە. بەڵام جینێکمان فەرقی هەیە لەگەڵ جینەکەی ترا. بۆیە بینی ئەم جیاوازیی دروست کردووە. جین پەناڵمان جیاوازە لە یەکتری. بۆیە هەموو لاشەمان بۆیە بینی ئینسانەکان ئەمڕۆ بەپێی جینەکانیان پۆڵێ نەکرێن بەپێی کرۆمۆسۆمیان یەکەگرن و لێک دوورەکەونەوە ئەڵێن ئەمە فڵان کۆمەڵی جینە ئەمە فڵان کۆمەڵی جینە. عیلمێکی تازەیە و وردە وردە هاتۆتە ناو پیشەکانەوە. کەواتە خۆشەویستەکانم کە جیاواز بوویت ئەبێ جیاواز بی. کە ویستت جیاواز بی ئەگەر ویستت لەگەڵ هاوڵەکان تا فعلەن جیاوازیت کەواتە ئەبێ جیاواز بی. بەچی جیاواز بیت؟ ئەبێ دەنگی تۆ جیاواز بێ. دەنگت قورئانی بێ بەرز و نزمی نەبێ. ولا تجهر بصلاتك ولا تخافت بها. دەنگت حتا لە کاتی نوێشکردنا زۆر بەرز مەکەرەوە زۆریش دای مەگرە. وابتغي بين ذلك سبيلا. دەنگی ئینسانی مسلمان دەنگی ئینسانی ملتەزیم دەنگ و هەرا و بانگێکی نییە لەناو هۆڵ و لەناو کۆڕەکانی زانکۆ و لەناو کولێیە بە دەنگی بەرز پێ بکەنێ بە دەنگی بەرز پسە بکە. نا لەسەر خۆ بەهادیئی خەڵک گوێیان لە سەوتەکەیەتی یاخود گوێیان لێ نییە. بەم هەموو وێقارەوە سەوتێکی جیاوازی هەیە. هەموو خەڵک دەنگی یەت ئەو قساکە ئەبێ بە دیپەی تێ کەس خاوەنی خۆی ناناسێتەوە لە پڕێکا دەنگێکی لەسەر خۆی هادێ دەرەچێ هەمووی بێدەنگە بێ بزان ئەم دەنگە پێشە نەبیستراوە بۆ چکە چەنەباز نەبووە قسەی زۆر نەکردووە خەڵک خۆی خواخوایان بۆ قسەیەکی لێ بیستن. ئێستاکەنە ئەم لە بێدەنگی خۆی دەرچووە ئێوە قسە بکە هەموو جۆکان بۆی قوڵاغە بن چکە ئەم دەنگە جیاوازە. لە دەنگەکانی تر ناچێت لە دەنگی نوکتە بێژەکان ناچێت لە دەنگی گۆرانی بێژەکان ناچێت لە دەنگی خەڵکێکی شپرزە و لە دەنگی خەڵکێکی جۆنفرۆش ناچێت. جیاوازەکەی لەمەیان نییە بتوانێت لێک دەقەیان چەند هەزار جوێن بە. جیاوازەکەی لەمەیان نییە بتوانێت چەند دەنگ بەرز کاتەوە و بڵێ من جیاوازم. نا ئەبێ خەڵک پێی بڵێ تۆ جیاوازی. ئەبێ خەڵک پێی بڵێ ئەو کەسە جیاوازە ناو ئێمەیە کە پرسیاریشی بکەن بڵێ وەڵڵاهی جیاوازی هەیە لەگەڵ هەموو قوتابەکانی ترا. کاتە من ناڵێم من جیاوازم من پێتەڵم تۆ جیاوازی. ئەبێ ئەم کەسە بۆنی جیاواز بێ کەسێکی خاوێن بێ کەسێکی پاک و تەمیز بێ کەسێک بێ ئیسلام فێری کرده بێ لە هەموو ڕۆژێکا خۆی بشوە بە ئیجباری ئەبێ لە هەموو جومعەیەکا خۆی بشوە. کەسێ بێ بۆنی خۆشی هەبێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ احبب إلي من دنياكم الطيب والنساء.
ژن و بۆنم لا خۆش کراوە لە دنیای ئێوەیە واتە ئەبێ ئەو نەبۆنی خۆش بێ بە هەر ڕێگەیە کاڕۆی بزانن ئالێرانەیە کەسێکی مولتەزیم کەسێکی پاک کەسێکی خاوێن کەسێکی بۆ ناوازە کەسێکی جیاواز لێرە بۆنی بەرداوە و بۆنی بڵاو کردوێتەوە لەبەرەوە بۆنی ئەم لە بۆنی خەڵکی جیاوازە ڕەنگی ئەم لە ڕەنگی خەڵکی جیاوازە شێوازی ئەم لە شێوازی خەڵکی جیاوازە دەستی ئەم بەسمەی ئەم شوێن پەنجەمۆری ئەم شوێن پەنجەمۆرێکی پاکە بەس ئەزانێ قەڵەم بنووسێ بەس ئەزانێ لەسەر کیبۆردەکان سێرجی پاک و جوان بکە بەس ئەزانێ خەڵکێکی باش بێ و بە باش بنووسێ بە باش بڵێ بە باشت بڵاو کاتەوە و پەخشکە بەس ئەزانێ پەخشی باشکا و پۆستی باش بنێرێ بۆ خەڵکی ئەم پەنجانە هیچ کاتێ بەلای حرامانە چوون و دەستی حرامی نەگرتووە تەنانەت لە حفلەی تەخەڕوجیشە شایی پێ نەکردووە هەڵپەڕکەی پێ نەکردووە هەتا وەکو حرامی بێتە دەستێوە ئەم دەستانە دەستی بۆ حرام نەبردووە قەت ڕۆژێ لە ڕۆژان دەستی دزی نەبردووە قەت ڕۆژێ لە ڕۆژان بە نەخێنی حرامی نەکردوێتەوە ئەم دەستانە دەستێکی پاکن دەستێکی جیاوازن لە دەستەکانی تر ئەمە دەستی قوتابیەکی پاکی تایبەتی زانکۆیە لەبەرەوە دەست و پەنجەی لەگەڵ عیلما نەرم بووە بۆ هیچ شتێکی تری نابا بیل لە شتی تریش ناکاتەوە خەیاڵاتی بۆ شتی دووریش ناچێت ئەم کەسانە چاوی بەسمەیەکی جیاوازی تایە ئەم کەسانە چاویان بەسمەیەکی جیاوازە هەل لە لێنسەکەی دەرەوە هەل لە کۆرنیاکەوە هەل لە ڕەتیناکەوە هەل لە شەبەکەی چاویانەوە کە ئاوا سەیریانەکەی کە سەیرێکی سوبحان الله ئەمە شەبەکەی چاوە کە کابراڵن شەبەکەی چاوی تێکچووە دەچینە لەسەر یەکتری بەبێ ئەم دەچینە ئینسان نایکرێ ببینێ هیچ دوو چاوێکی سەر زەوی لە یەکتری ناچن تەنانەت چاوی لێ ڕاستی لای چەم ناچێت لا إله إلا الله چاو زۆر بە جیاوازی دروست بووە ئەبینیت عەدەسەی چاو ئەو ڕەنگە جوانەی چاو کە بەو ڕەش و شینی و کاڵەی خوای گەورە دروستی کردو هەر یەکە و ڕەنگ و هەر یەک و بۆیەکی پێداوە هیچ دوو کەسێ لە یەکتری ناچن ئەم چاوانە خۆشەویستەکانم جیاوازن لە چاوی خەڵکی جیاوازن لەوانەی کە چاویان بەردەوام خۆشەویستی من گیانیە نەک وەک بابای چاو لە دەر مامۆستا کۆساریە فەرمێ خەدر کۆساری فەرمێ ئەگەر بەماتم دی دەکەن دەمێک دێ دەکەو مەگەڕ چەشنی بێشی شێری بێشە یاخود پڵنگی دەشت و دەر ئەویندارێکی شک دەبەم قەت لە زەینم ناشتە دەر خۆشەویستی من گیانیە نەک وەک بابای چاو لە دەر ئەوانەی قەیاز ڕاخەر بوون تەمەنیان ڕۆی بە هەدەر ڕەنگە خۆشیان خەنە دەستەی بە ناو مەودودی و جەعفەر ڕێوی نێو کەنەک و کونان یانەواشەی جەبنە دەر هەی لە ڕەشداڵی زەندەق چوو تا هەڵۆی دیدە لێزەر بەڵێ ئەمانە جیاوازن لەگەڵ خەڵکێکی ترا کە چاویان ئەو نەماندووەکەن بەیانی چاویان سوور هەڵگەڕاوە لە خوێندنانا چاویان سوور هەڵگەڕاوە لە گریانانا بۆ خوا چاویان ماندوو بووە و هەر ماوەیەکی ترە و ئەو نە کزە بێ و ئەو نە لاوازە بێ ئەبێ بەردەوام خەریکی عینە گۆڕین بن بەڵام ئەم چاوانە لە ئاستی حرامە بەرز نابنەوە چاوانێکی جیاوازن ئەگەر قسەشکن بە ئەدەبەوە سەرداخن بۆ ئەوەی کە بە حرامی سەیری بەرامبەرەکەی نەکا لە کاتی خوازبێنی و لە کاتی مەحکەمە و لە کاتی پشکنینی دکتۆرە تەنها چاو بۆ بەرامبەرەکەی ئەجێڕێ ئەژنا سەیری نامەحرم ناکا ئەم چاوانە چاوانێکی جیاوازن چکە ئازان ئەم چاوە چەند بە زەحمەت دروست بووە خوای گەورە بە چی داوێتی بەم بەندەی بەڵێ بۆیە بینیت هەموو ئەمانەی لە ئینسانەکان پێستی چاوی قاچی بۆنی ڕۆیشتنی وەقسیت فی مەشیک کە ئەڕوا ئەزانێ بۆ ئەڕوا با پیاسەیەکی کافتریا بکەین بۆچی بچین کارێک هەیە با بەدەمێەوە بین کارێکیش نییە من کاتم لە کافتریایە بەسەر نابم
با بچین بۆ دەرەوە پیاسەیەکی بازار بکەین بەڕاستی من کاتی پیاسەم نییە زۆرم پێسیرە کەسێ تەلەفۆنەکەڵێ کاکتۆر قسە بکە وەڵام مینە وەحدەکەی من بەلاشە بەس من کاتی بەلاشم نییە باوکی من ڕاستی کات لای من زۆر پیرۆسترە وەک لەوەی کە تۆ لە وەحدەی بەلاشە سەرفیکەی بەڵێ ئەبینیت ئەم کەسانە هەموو لاشەیان هەموو ئەندامیان تەنانەت بەسمەی دانەکانیشیان جیاوازە کەواتە تۆ ئەبێ زمانت جیاواز بێ ئەم زمانی تۆ زمانی غەیبەت نییە زمانی بوتان نییە زمانی قسەی بێمەعنا نییە زمانی حەقە و زمانی دەعوەیە بێ بیگێنی ئەبێ پەیامێکت پێیە شەرم نەکەی لە پەیامەکەی خۆت خەڵک بانکا بۆ شتی زۆر خراپ بۆ شتی زۆر بێمانە تۆ خەڵک بۆچی بانکەی بۆ لای خۆ پێغەمبەرەکەی بانگەکەی کەواتە تۆ جیاوازی ئەبێ جیاواز بیت زمانی تۆ ئەبێ جیاواز بێ ئەبێ بزانی ئەوەی کە ئێڵەیت هەمووی لەسەر ماڵ و لەسەر ئەنووسرێ تۆیە کە ئەزانی نامەی ئەعمالت پڕەکرێتەوە بە بێهودەی قسە ناکەی بێ بێهودەی ئەم شتانە سەرف ناکەی بەڵێ خۆشەویستەکانم جیاوازی لەگەڵ تۆیە جیاوازی خەڵک لەگەڵ تۆیە ئابەم شێوەیە بۆیە ئینگلیس دەرەجەکانی جیاوازی دابەش کردووە exclusive rare have no equal تەنها تایبەتمەند کەم بێهاوتا matchless یعنی شتێک نییە هاوتای بوەستێ بەرامبەری بێتەوە atypical جیاواز different جیاواز unconventional unusual strange شتی غەریب شاز لە ئەخیرە بۆچی distinctive singular novel original هاتە سەر ئەوەی کە بڵێین دەرەجەکانی جیاوازیش جیاوازن دەرەجەکانی جیاوازیش جیاوازن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هەیە کەسێکی کەمە بەس ئەکسکلوسیڤ نییە بەڵام لە ئەخیرە ئەم کەسە ئۆریژناڵە یعنی لەسەر ئەسڵی فیترە و پلێتی خۆیەتی یعنی شەریکە چۆن دروستی کردووە هەر بەو شێوەیە جیاوازەکی پاراستووە لەسەر فیترەی خۆی ماوەتەوە كل مولود يولد على الفطرة بەو شێوەیە ماوەتەوە کەواتە ئەبێ جیاواز بیت سەیریکە لەناو ئەم هەموو باڵندانەیان چی دیارە یەک دانەیان دیارە کە ڕەش نییە سنگێکی سپی هەیە و ڕووی لە پێشەوەیە و پێش هەمویان کەوتووە و ئاراستەکەی دیارە و ئەبێ هەمووشیان بەدوایە بێن ئەمە جیاوازیە کەواتە ئەگەر ویستی جیاواز بیت ئەبێ بەدوای خەڵکان نەبی ئەبێ خەڵک بەدواتا بێت بەداخەوە خەڵکانێکمان هەیە چێ و پەیامم بۆ خوێنێتەوە بەڵێ خەڵکانێکمان هەیە ئەژین بەڵێ بەڵێ یعنی چی بارك الله دەست زۆر جوانە زۆر جوانە کەواتە ئەم کەسە لە دنیاە وا ئەژی وا ڕائەبوێرێ وا بای باڵی خۆی ئەدا وا پیاسە ئاکا وا ئەگەڕێ ئاگای لە قیامەتی نییە ئەڵێ قەت نامرێ بەڵام بەداخەوە کە مرد ئەڵێ هەر نەژیاوە یەک کورسی چۆڵ لەو شوێنانی جەنابتان بەجێ نایاڵە بڵین ئەو کورسیە چۆڵە ئەو شوێنی فڵان کەسە ئەو فڵان کەس لەویانەیە بوو فڵان کەس وا قسەی بۆ کردین پەیامەکانی فڵان کەس وا بوو بەداخەوە تا فڵان کەس وا بوو ڕۆژانە نامیلکەیەکی یامێ پیامێکی پێوتم قسەیەکی خێرێ کرد خۆڵێ کرد بە قۆڵما نوێژەکەی پێ کردم لچکی کرد بەسەرما بەداخەوە کەسە نەمرد کەواتە ئەژی ئەڵێ نامرێ کە مردیش هیچ شوێنێ بەجێ نایەڵێ ئەڵێنەوە فڵان کەس کوا ماوەیە کە نایبینم ئۆ چ لەشی چوو مرد لا إله إلا الله ئەمە دوو جار مردنە مردنێک کە هەر بە مردنەکەت بیرشویتەوە نەمای لە وجودا کەواتە کە مردیت ئەڵێ هەر نەژیاویت یەک کەلێنت یەک جیاوازی دوای خۆ بەجێ نەهێشت عەجیبە بۆیە you are different
You are different. ئەمە یادێکە کە دوایی بۆمان بەجێمێنێ. ئاگاتان لەو یادەوەریانە بێ. گەویستی جیاواز بیت، ئاگات لەوە بێ کە بەیانی یاد دەکرێتەوە. بەچی؟ ئەڵێ من جیاوازم، بەڵام لەسەر تەلەڤیزۆن دەنگی کەسێ دەرەکا کە ئێستاکەنە لەسەر ئاوا کۆمەڵێک دەنگی لێتە دەرەوە. ئەمە هەموو جیاوازەکەی ئەمە. جیاوازە بەڵام ئەتوانێت یەک سینی گەوری بۆ دانێن هەمووی بە یەک لەفە هەمووی بخوا. ئەمەش خۆی بە جیاوازە زانێ. ئەمەش خۆی بە جیاوازانێ توانێت بە سریعی لە ماوەی ئەوەیە ئەو نەقسە بکە. ئەمەش خۆی بە جیاوازانێ. ئەمەش تریشیان خۆی بە جیاوازانێ بۆەوەی کە ئەتوانێ عەیب و عەورەتی بۆ خەڵکی بەرامبەرەکەی دەرخا. واتە لە بێشەرمیە جیاواز. ئەمەش خۆی جیاوازە زانێ. بەڵام ئەمانە You are not different. یادیان نییە، باسییان نییە. بەڵێ کەواتە ئەبێ چێ پێت بڵێ جیاوازی، ئەبێ بەرامبەرەکەت بڵێ جیاوازی، نەک خۆت بە خۆت بڵێ من جیاوازم، ئەبێ پێت بڵێن تۆ جیاوازی. هەر کاتێ وتیان تۆ جیاوازی فعلەن جیاوازیت. هەر کاتێک پەیامەکەت بەو شێوەیە بوو، پەیامەکەت گەورە بوو، دەوروبەر شایەتیان بۆ دای کە تۆ جیاوازی. ئەم کەسە سەنگینە. سبحان الله، سێری بزانە چۆن ئەڕوا بەڕێکەیە، هەنگاوەکانی چۆن ئەنێ، سێری جلوبەرگەکەی کە، سێری بێدەنگیەکەی کە، سێری سەنگینەکەی کە. ئەو لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکەنی هەتا وەکو دانی دەرک. دانی دەرکەوت. بەڵێ جا خۆی هەر شتێکی بەسیتە بێ نوکتەیەکە بیستین و قسەیەکەین خۆ بێت نیا پێمان بزانەکەین بە پشتە. بەڵام سێری ئەم شەخسیەتە بە قووەتەکە ئەو نەپێکەنی. واتە نابینێ لە هەموو شوێنەکە هەر دانیشی و هەر مامۆستا قسە وکات و تۆ جیاوازیت. ئەبێ کە خەڵک پێکەنی سی بزانێ تۆ پێکەنی، ئەگەر تۆ پێکەنی ئینجا بەدواتە، ئەگەر تۆ بزەیە گرتیتی ئینجا ئەو قاقا لێ بە. ئەجان شەرم کە ئەگەر تۆ پێ نەکەنی بزانێ شتەکە قیمەتی ئەوەی نییە کە پێی پێ بکەنی. کاتە کابرا پێکەنینی بەخۆی دێ وەک لەوەی کە بە بابەتەکەی بێ. بۆیە ئەبێت پێت بڵێن جیاوازی. ئەمە شایەتیەکە کە ڕۆیشتی بەلای شوێنێکە ئەو تەلەڤیزۆنە ئەو دەنگە کسکە، ئەو گۆرانیە کسکە و فڵان کەس هات بۆ فڵان کەس لەگەڵ ئێمە جۆ لە گۆرانی ناگرێت، کەسێکی جیاوازە. ئەچی بەسەر قسەیەکەکە ئەها با کاک فڵان کەس بڕۆ دوای بۆتان تەواوەکەم بۆ چکە ئەو جیاوازە. ئەو جۆ لەو قسە بێمانایانە ناگرێت. زانن جۆکەشی جیاوازە لە خەڵکی تر ناچێت. بەڵێ کەواتە بەڕێزەکانم لە ئەخیرە ئەکرێ ژیانت هەمووی چات و هەمووی قسە و هەمووی دڵداری و هەمووی دەستبڕینی خۆت و بەرامبەرەکەت بێ. ئەکرێ هەر ڕۆژە و لەسەر پەتێک هەر ڕۆژە و بەبایە شەنکەیت، هەر ڕۆژە و لەگەڵ یەکێکا لینک و چاتت هەبێ، هەر ڕۆژە و کۆمەڵە فرێندت هەبێ، هەر ڕۆژە و کۆمەڵی خەڵک لایکت کەن. ژیانت ئاوا ئەڕوا و بە هەدەرەچێ. ئەگەر ویستت وانە بی قاچەکانت توندانێ و شوێن پێیە بەجێگەڵ. شوێن پێکانت ئەبێ ئەو نەسەنگین و ئەو نەقورس بن. لە شوێن پێکانی ئیبراهیم کە کەعبەی دروستە کرد ئەبێ سەنگینتر بن کە قاچی چوو بەناو بردەکەیە. ئەبێ لە شوێن پێکانی هاجەرە سەریعتر و خێراتر بن کە لە سەفا و مەروایە ڕایە کرد و ئێستش پیاوی ژنی ئەم ئومەتە هەمووی بە شوێن پێکانی هاجەرە ڕاکن. ئەبێ پێپسکۆلەکانی ئیسماعیل بن، ئەو نە شوێنەوارەکەی بەقووت بێ کە ئاوا لە گریانە قاچبا بە ئەرزەکەیە زەمزەم لەژێر پێوە هەڵخڵێ. کەواتە ئەبێ ئێوە جیاواز بن و ئەبێ خەڵکی چاریتیتان بۆ با کە تۆ جیاوازیت. سلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.